بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی نوێی بە کاتی عەقڵ لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بەیەک شادەبینەوە بۆ گفتوگۆکردن دەربارەی پرسێک کە لە ئەنجامی ڕووداوێکەوە 13 ڕۆژی ڕێک لەمە پێش ڕوویدا. ڕۆژی 5/8/2024 کە ئەکاتە ڕۆژی دووشەممە سعات 11:50 بە کاتی گرینچ لە شاری ساوسپۆرت لە شەقامێک بە ناوی هارت گەنجێکی ڕواندایی 7 ساڵ بە ناوی ئاکسلی دۆدا کۆبانە بەخۆی و چەقۆکەیەوە هەڵی کوتایە سەر فێرگەیەک کە تایە خولێک دەربارەی سەما و یۆگا کە بەشێک بوو لە پرۆگرامی خوێندنی قوتابخانەیەک هەڵی کوتایە سەر ئەو خولە و لە ئەنجامە دەستی کرد بە داپاچینی کۆمەڵێک مناڵی بێگەردی بێوەی و لە ئەنجامە 3 مناڵی کوشت بە ناوی پیبی کینگ، ئێلسی دۆتستانکۆب لەگەڵ دا سیلڤا ئەگۆیا کە یەک بە دوای یەک تەمەنیان 6 ساڵ 7 ساڵ 9 ساڵ بوو. ئەم تاوانە گەورەیە کە ئەم گەنجە ئەنجامیە بوو بە هۆکارێک یا بوو بە پزیسکێک کە لێەوە ئاگرێکی گەورە خەریب و هەموو بەریتانیا بگرێتەوە و کاریگەریی گەورە لەسەر بە تایبەتی جالیەی مسلمانان لە وڵاتە دابنێ. تەبان ئەم ڕووداوە دوای یەک مانگ لە هاتنی کیر ستارمەر بۆ سەرۆکایەتی حکوومەتی بریتانیا هات کە هەمومان نەزانی سەر بە پارتی کرێکارانەوە لە ئەنجامی سەرکەوتنێکی ئەجگار گەورە بەسەر پارتی پارێزگارانە هاتە سەردەسەڵات. ئەم کاریگەر ئەم ڕووداوە کۆمەڵێک دەرەنجامی لێکەوتەوە. یەکەم جار بەهۆی هەواڵێکی ساختەوە کە هەندێک میدیا بڵاویان کردەوە گوایە ئەم کەس ئەم کوڕیژگە 7 ساڵە موسڵمانە و لە دایک و باوکێکی پەنابەرەوە کە بە قاچاخ هاتۆتە بریتانیا ڕوویداوە. ئەم کاریگەرە لەسەر دەستی ئەم گەنجە ڕوویداوە. بە هۆکاری ئەمە کۆمەڵێک پێگە و پیج و ئەکاوند لە فەیسبوک و لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکانی دیکە داوای خۆپیشاندانیان کرد. ئەوە بوو ڕۆژی 6/8/2024 کە کاتە ڕۆژی سێشەممە هەزاران سەدان و بوو بە هەزاران کەس کە سەر بەڕەوتێکی تایبەتن هاتنە سەرجادە و دەستیان کرد بە پەلاماردانی مزگەوتەکان ئەو ئوتێلانەی کە پەنابەرەکان لە خۆگرێ چێشخانەکان سەرتاشخانەکان ئەوانەی کە مسلمانەکان و یا خەڵکە خۆر هەڵاتێکە بڕیانە بێت. بەڵام دوایی دەرکەوت کە ئەم گەنجە هیچ ڕەبتێکی بە ئیسلام و بە بیری توندڕەوی و بە مسلمانانەوە نییە، گەنجێکی ڕوانداییە لە دایک و باوکێکی مەسیحی لە هەر لە بریتانیاش لە دایک بۆ پەروەردەی بریتانیایە. ئەم ڕووداوە ڕووداوێکی فرەڕەهەند و کاریگەریی گەورەی دروست کرد لەسەر پرسی کۆچبەران و پەنابەران لە بریتانیا. بۆ گفتوگۆکردن سەبارەت بە ئەم ڕووداوە دوو ئازیز و خۆشەویستم میوانداری کردووە و بەهۆی ئەوەی کە ڕووداوەکە ئێستا سار بۆتەوە ڕەهەندەکانی بە تەواوەتی دەرکەوتون پێم باش بوو کە لەسەر مەسەلەی پەنابەران و کۆچبەران لە وڵاتی بریتانیا و لە ئەوروپا بەگشتی گفتوگۆیەک بکەین لەبەرەوەی ڕووداوەکە ڕووداوێکی دەوڵەمەند و خاوەن مەغزا بوو. بۆ گفتوگۆکردن دەربارەی ئەم بابەتەش میوانداری ئازیزان و خۆشەویستان دکتۆر علی محەممەد زەڵمی مامۆستا و لێکۆڵەر لە زانکۆی بریستۆڵ، هەروەها دکتۆر ماجید خەلیل مامۆستا لە بەشی فەلسەفە و توێژینە و کولتورەکان لە زانکۆی سلێمانی. بەخێراتنتانەکەم دووبارەی خوا بەخێر بێن. ئەوان هەردووکتان بە نوعێک لە نوعەکان ڕەبتان بەم بابەتەوە هەیە لەبەرەوەی جەنابەت لە بریتانیا ژیوە، دکتۆریش لە بریتانیا خوێندوویەتی و ماوەیەک لە بریتانیا ژیاوە. دکتۆر ئەم ڕووداوی کە باسمان کرد ڕووداوێکی فرەڕەهەند بوو و دەنگانەوەیکی زۆر گەورەی لە دنیای هەبوو. ڕەنگە لە داهاتوێکی نزیکا هۆڵی و دیاخود سینەما بریتانی بیکەن بە فیلمێک پێم وایە بەم زوانە ئەیبینینەوە. جەنابەت باسیەوە کردوتت فیلمی دیکۆمنتاری لە دروستکراوە پێش بەرنامە. بەڵێ ئەوەی من ئاگادارم بەڵێ فیلمێکی دۆکۆمنتاری سەرکرێ لەسەر پێم وایە کاریگەری سۆشال میدیا لەسەر ئەو ڕەوتە ڕازڕەوانەی لەوێ بەڵێ ڕاست شتێکی لەوە بابەت ئاگادارم. بەس بێنەوە سەر ئەوەی پێنەکەی جەنابەت لە ڕاستیە ئەوە زۆر ڕاستە. یەکێک لەو مشکلانە کە ئێمە هەمانە هەمیشە کورتکردنەوەی ڕووداوێک لە ڕەهەندێکە با بڵێن یا لە گۆشە نیگایەکە ئەمەی کە جەنابەت فەرمووت هەر زۆر فرەڕەهەندە. ئەگەر شتەکانی در فرەڕەهەندە ئەم هەر زۆر فرەڕەهەندە لەبەرەوەی ڕەهەندێکی کە گرنگە لەسەری بۆسیم بێگومان جەنابەت پسپۆڕیت کۆمەڵاسیە خۆشبەختانە من شەر پسپۆرم کۆمەڵاسیە. یعنی یەکێک لەو ڕەندانی لەسەری بۆسیەوەی کە بریتانەکان بەو هەموو ئەعساب ساردی و عەقلانیەت و ئەوەوە
ئەکەونە ژێر کاریگەری فەیکنووسێک و ئەڕۆن بۆ ئێمە کە زۆر لە ژێر کاریگەری زۆر ئیمۆشنەڵانە و سۆزدارانە بیرەکەن و پێم وابێ پند و ئامۆژگاری زۆر گەورەی ئەمڕووداوە زۆر ڕاستە لەگەل لەسەر ئەو ڕاندی قسە بکەیت بڵێ زۆر ڕاستە خۆی لە ڕاستیە شتێک هەیە لە علمی نەفسا با بڵێ واز لە کۆمەڵاسەکەی خۆمان بێنجارێ ئەمەی کە با بڵێن تریگەی پێڵم بە ئینگلیزی وەکو چۆن بڵێ پەلەپیتکە بە بڕوای من ئەم ڕووداوەی ئەم کوڕە ڕەشپێسەی کە ئەنجامی یا خەڵکی ڕوانندایە و ئەو کوڕ هەرزەکارە با بڵێن ئەو شتێک کردو ئەمە پەلەپیتکەیەک بوو بۆ ئەم ڕووداوە یعنی بەمانەیە لەمانەکانی تر ڕووداوەکە ئاوساو بوو خۆی جۆرە لە جۆرەکان با بڵێن ئەم شتە ئامادەیی هەبوو ئامادەگی کۆمەڵایەتی هەبوو بۆیە پێویستی بە پەلەپیتکەیە بوو بیتەقێن ئەینا مەغزن حازر کراوە سیلاح پاکراوەتەوە هەموو شتێک کراوە بەس پەلەپیتکەکە ویست بۆیە لە علمی نەفسا بەم جۆرەشتانە وتێت تریگەی پێڵن یعنی پەلەپیتکەکە بە کوردەکەی جا مەبەست چیە لەوەی کەوا پەلەپیتکەکە مەبەست لەوەیە کە هێزێکەیە لە ناو کۆمەڵگەی بریتانیا پێویستی بە پەلەپیتکێکە بۆی کە بتەقێتەوە ڕاستە ئەوە ڕاستە بجا بڵێ بزەبت جا ئەمەش وەکو خۆت فەرمووت ئەمە ڕەهەندی جیاوازی یەکێک لەو ڕەهەندانەی ئەوەیە کە ئێمە بۆ 3 دەورە حیزبی با بڵێن پارێزگاران یا کۆنسەرڤەتیڤ بە لەسەر دەورە بوون با بڵێن سیاست و پۆلیسی ئەمانە بەرامبەر بە پەنابەر شەی بە شەیتانیکردن بووە ئەمە لەبەرەوە سەیرەکەی هەریەکێک لەوانە کە وەزیری داخلی بووە و خۆی بە ڕەشەڵک هەندیە ناوی سوێلە برێڤمان سەرۆکەکەش ڕیشی سوناکەش خۆی لەلەیە بزەبت ئەم ئافرەتە بە ئاشکرا کە ئەمە شتێکی زۆر تازە بوو لە میدیای فەرمیە و لە حیزبێکی فەرمیە کە سەر دەسەڵات بە قسەی وا بکە چونکە خۆ فەرموو لە بەریتانیا مێژوویەکی هێندە کۆنی هەیە لە مەسەلی مڵتیکەڵچرالیزم و پێکەوە ژیان و ناسینی کولتورەکانی تر هەر زۆر دوورە بە چاو وڵاتانی ئەوروپایی تر وا بڵێمانە لەبەرەوە زۆر عجایب بوو کاتێ هەمومان گوێبیستی ئەو بوون ئێمە لە سنتەرەکانی لێکۆڵی لەوێ خەڵکی تر ئاگادار بوون کاتێک ئەو سوێلە برەڤمانەیەت بە دەنگی بەرز و دەنگێکی نەشاز ئەڵێ ئەوانەی کە پەنابەرن هێن بۆ بەریتانیا ئینڤەیدەن یعنی با بڵێن داگیرکەرن ئەمە وشەیەک بوو لە جا ئەمە بەچی ئەم ئەویش گەڵاڵی پرۆژەی ناردنی پەنابەرەکانی بۆ ڕواندا بەڵێ ئەو پەنابەرە 7 ساڵەکەش کۆبانە خەڵکی ڕواندا زۆر لە شعرە چێڵە یینە ئەوی ڕەتی بێکەوە ڕەفتەکان زۆر ئەمە بەسم ئەوێ بێ قسەکەی جەنابەت ئەم قەزیەیە ئەم سیاسەتی 3 دەورەی حیزبی پەنابەرانە با بڵێن کە ئەفو حیزبی کۆنسەرڤەتیڤ و پارێزگەران کە ئیشیان لەسەر ئەوە کردو بە شەیتانیکردنی پەنابەر بووە تێگەی هەمیشە دەنگێکی تر هەبووە کە دەنگی چ سیاسی بێ وەکو دەنگی کرێکاران و چی خەڵکی تری ئەکادمیست و چالاکوان پێچوانی ئەم دەنگ ئەمە جگە لەوەی کە پارێزگاران ینی نوێنەرایەتی ڕوتی ڕازڕەوی تونندڕەو ناکە نایکان نەنە بێگومان ئەوە خۆشیان بەشێکی زۆر لە پەنابەرەکان بەس دکتۆر یەک شتی تر سەرنجم ڕاکێشێ لە فەڕەنساش بینیمان هەندێک لە فیگەرەکانی هی ڕازڕەوی تونندڕەو یاخود ئەوانەی کە علە لەقل لە ڕازڕەوی هینیشان ینی مامناوەند و نەرمان ینی ئەوانە سیرەکەین ڕۆڵەی پەنابەرەکانێت هەیە کە زۆر دژی ئیسلام زۆر دژی عەرەب زۆر دژی کورد ینی ئەو هۆکارەکەی چی ینی ئەو ڕەهەندەکەی سایکۆلۆجیە یا ئەمانە ئەیەندرێنە پێشەوە بە مەبەست بۆی کە هەر لە خودی ئەو پەنابەرانە فیگەرێکان هێناوتە پێشەوە کە زۆر دژی پەنابەرە ئەو هیچ زانیاری دەوبارەوە خوێنەوەمان بۆ هەیە من ناتوانم وەڵامی زانی بە پێی زانیاری ناتوانم خوێنەوە من پێم وایە ئەمە لە دەرونی مرۆڤە ئەمە هەیە ینی بڵێن حاڵاتێکی نەفسی مرۆڤە هەر کەسێک لە هەر شوێنەکە بۆ نمونە کەسێکی کەسێکی هندی کە لە بەریتانیا دەسەڵاتێکی ئەدرێتێ ئەم کەسە چووکە لەژێر فشارە هەمیشە ئەوەی بیشانی بە لە ئینگلیزەکە لە خەڵکە ئەسڵەکە ئەم باشترە دڵسۆزترە بۆی بیشانی بە بزەبن لەبەرەوە ئەمە یەکێکە لە کێشەکە تۆ پێویست ناکە لەژێر ئەم کاریگەریا بیت بۆی بڕیارێکی هەڵە بی یاخود قسەیەکی هەڵی وەکو ئەوی سوێ لە برەڤان بکەیت یاکو ئەو بڕیارە هەڵانەی ڕەشی سونا کردی لەو ماوەیە وەکو ئەوی ڕواندا ئەوەی ڕواندا ئەمەنە هەڵە بوو ئەوەنە هەڵە بوو خۆ دەیان سنتەری لێکۆڵینەوە لێکۆڵینەوەیان دەرکرد لەسەر ئەوەی کە ئەوە هەڵەیە هەر لە ڕووی لە هەموو ڕێکەوە هەڵە جامە بەسم چێجا ئەوەیە قسەکە تۆ کە لەوێیت ئەتەوێت بیشانی بە تۆ لە ساحب ماڵ دڵسۆزتری بوو ئەمە شتێکی خراپ دینەوە سەرڕەهەندەکان حەزەکەم کەمێک بچینە لای دکتۆر دوایی بێگومان قسە لەسەر دکتۆر تۆ فترێک لە بریتانیا ژیاویت و لەوێ خوێندوتە و ئەوە ژیانت لەوێ ئەو فترەی کە لەوێ بووی چۆن بوو و لە وڵاتێکی ئەتوانین بڵین دواکەوتی وەکو عێراقەوە ینی ڕۆشتە ئەوێ ینی ئەجۆعەکە بۆ تۆ چۆن بوو لەوێ بە تایبەتی لە ڕووی
فرەکولتوری و قوبولکردنی ئەوانی دیکە و ئەوە خۆی بەریتانیا بە شێوازێکی گشتی ئێمە ناتوانین قۆناغێکی دیاریکرا و بگشتێنین بەسەر قۆناغەکانی تردا ئەم بارودۆخی کە هاتووەتە ئاراوە ئەم ڕووداوەی کە بەڕێستان باستان کرد وابەستەیە بە زنجیرە قۆناغێکی یەک لە دوای یەکەوە و لە دەرەنجامی بابەتگەلێکی مەیدانی بواری توێژینەوەشدا زۆر جار قسە لەسەر دەرهاویشتەکانی ڕووداوێکی لەو جۆرە کراوە من دەتوانم بڵێم بە شێوەزێکی گشتی فەزایەکی گشتی گەورە گەواهی بۆ دەدرێت کە دەتوانین بڵین پێکەوە ژیانێکی ئەوتۆ لە بەریتانیادا بۆ ئیتر و ئاینە جیاوازەکان هەیە هەروەک ئەوەی کە شاژن خۆی لە چەندین جاردا تیکراری کردووەتەوە بەریتانیا نمونەیەکی کۆپیکراوی گۆی زەویە بۆ هەموو پێکاتە و ئیتن و ڕنگ و ڕەگەزە جیاوازەکان بەڵام ئەوەی وابەستەیە بە ڕووداوگەلێکی لەو جۆرەوە لە چەند قۆناغێکی دیاریکراودا لە بەریتانیادا هاتوونەتە ئاراوە ساڵی 1970 لە کاردانەوەی کتێبەکەی سەلمان ڕوشدیدا مسلمانان بە جۆرێک لە جۆرەکان هاتنە پێشەوە بە تایبەتی بە شێوازێکی گشتی لە ئەوروپا و بە تایبەتیش لە بەریتانیادا ئەمە بوو بە خاڵێکی وەرچەرخان بۆ قسەکردن لەسەر ململانەی مێژووی شوناسەکان بە تایبەتی تا ئەو کاتە تاوەکو ساڵانی 1990 بە پێی توێژینەوەکانی توفیاڵ کە لە زانکۆی دوورهام دەیکا لە باکووری ئینگلاند لەسەر شوناسی مسلمانەکان بە تایبەتی زۆرێک پەیپەر و توێژینەوەی زۆر نایابی هەیە لە دوای 2011ەوە من هەندێکیانم لەو قۆناغەدا کردنە کوردی دەتوانم بڵێم هەتاوەکو نەوەدەکان ئەو ململانەی شوناسەی کە لە ئارادا هەبوو زیاتر ڕووی لە نەریتی نەژاد و ڕەگەز و ڕنگ و ئەو بوارانە دەکردەوە لە دوای ئەوە تا ڕادەیەک ململانەی شوناسەکان خۆی بینیەوە لەسەر ئەو ئاڕاستە ئاینیەی کە پەنابەران لە بەریتانیادا کۆکردوونەتەوە و بوونەتە پێکاتەیەک یا بوونەتە جالیەیەکی جوڵانەوە کۆمەڵایەتیەکەی لەو بەریتانیا بە تایبەتی دوایەوەش کە ڕێژەیان بەرەو زۆربوون دەچێت و ناسنامە ئاینیەکەشیان لە پێشەوەی ناسنامەکانی دی بە هەند وەردەگرن ئێمە دەتوانین بڵین ناسنامەی ئەوانەی لە باشووری ئاسیادان پێکاتەیەکی گەورەی مسلمانن لە بەریتانیادا و تاکو ئێستا خۆیان نزیکەی 5 ملیۆن دەبنەوە و ڕێژەیەکی ئەجگار بەسەهندی و پاکستانی لە ئەنجامی ئەو سەرژمێریانەی لەوێدا سنتەری زۆر بەناوبانگی ڕاپرسی هەن کە قورسایی ئەجگار گەورەیان هەیە بۆی ئیش بکەن لەسەر ئەندێشە و بیرکردنەوەی ئەوانەی کە لەوێدان ئایا کۆمەڵگە بە ئاراستەیەکدا دەبن ئێمە دەزانین کە لە کۆی ئەو چاوپێکەوتنانەی کە کراوە بە وردی سەرنجی ورد خراوەتە سەر ئەو پێکهاتەی مسلمانەی کە لە بەریتانیادا هەیە بە تایبەتی پاکستانیەکان بەنگلادیشیەکان یا ئەوانەی باکووری ئەفریقا سۆماڵیەکان تەنانەت تورک و کوردیش زیاد لە سەدا هەشتایان ناسنامەی ئاینیان لە پێشەوەی ناسنامەی پاکستانی بوون و بەنگلادیشی بوون دادەنێن ئەم حاڵەتە بەنسبەت توێژینەوە زانستیەکانی بەریتانیاوە هەڵگیری پرسیارگەلێکی ئێجگار گرنگە چونکە شیمانەی شوناس ئەگەر ئاڕاستەکەی بەرەولای ئایندا بگۆڕێ ئەوان خوێندنەوەی تایبەتی بۆ دەکەن خوێندنەوەکە لە سۆنگەیەکەوە با من پێت بڵێ یەکێ لەو خاڵانەی کە تەرکیزیان خستە سەر وتیان پێداگری زۆری پاکستانیەکان یا عەرەبە مسلمانەکان لە بەریتانیا وەکو پێکاتەیەک کە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو زیاد بوون دەڕۆن تەنانەت من لە 2004دا توێژینەوەیەکم خوێندەوە زۆر جێی سەرنج بوو دەیوت لە پاش 15 ساڵی تر دەبێتە پێکاتەی مسلمان دەبێتە پێکاتەیەکی ئێجگار سەرەکی کە شان دەدا لە شانی شوناسە ئینگلیزیە ڕەسەنەکە کە لەوێدا هەیە لەسەر ئەو بنەمایە ئەوان بەراوردی ئەو ناسنامەی نەریتیە دینیە دەکەن بە ئاستی دڵسۆزی ئەو خەڵکە بۆ بەریتانیا خزمەتگوزاریان بۆ بەریتانیا بۆ ئەوروپا بۆ نمونە لەو توێژینەوەدا باز دەکات لەوەی کە زۆرترینی ئەو مسلمانانەی کە لە دروستبوونی داعش و بەرەی نەسڕە و ئەحرارەوە چوونە عێراق و سووریا دوو هێندەی ئەوانە دەبن کە خزمەتی سەربازی دەکەن لە ناو بەریتانیادا لەو ئەو مسلمانان ئەمە جێگی پرسیارە بۆ ئەم شوناسە گەر ناوی بنی شوناسێکی ڕق یعنی بۆ ئەوان کە قابلی گۆڕینی و یەکشت کۆیانەکاتەوە وەک ئەتوانین بڵێن هۆکارێکە لەوەی کە ڕاستەی تونندرە و بەنەوە لەنەوەکان ڕاستی خۆی بکە ئەگەر ڕێگەم بدەی ڕاستی کەمەوە زۆر بە کورتی بەڕێزەکەم
هەستکردن بە مەترسیەک لەسەر ئەوە هەیە پێداگریان لەسەر شوناسە ئاینیەکە وابکە کە هەستە نیشمانیەکەی ئەوەی کە بە پێی دەستور و دنیابینی بەریتانیا دیموکراتیانە هاتووەتە پێشەوەی ئێمە دەزانین لە بەریتانیادا سیکۆلاریزمێکی ئەنگلۆ ساکسۆنی هەیە ئەم شێوە سیکۆلاریزمە ڕێگەیەکی بە تەواوەتی پێداگیری لەسەر ئازادیەکی ئەجگار بەربڵاوی ئاینی دەکات بە مەرجە دەستێوەردان نەکەن پێیان وایە پێداگیری لەسەر ناسنامەی مسلمان بوون جۆرێک لە دەستێوەردان دروست دەکات بەهۆی بە حکمی کۆمەڵێ پێشاتەوە کە لەوێدا ڕوویداوە لە بەرامبەر ئەمەدا ئەوان هاتوون میتۆدی مجاملەکردنیان بۆ مسلمانەکان بەکارهێناوە لە پاڵ ئەوەیدا ڕەنگە ڕوانگەیەکە بێ بە شەیتانیکردنی ئەوان پیشاندا لە بەرامبەردا میتۆدی جوانکردنی ئەوانیشی پیشانداوە تا 2010 تێریزا مەی دەچوە نێو مزگەوتەکانەوە لە کۆرۆنادا بڕیاریاندا ئێمە دەزانین هەزاران مزگەوت هەیە لە بەریتانیادا و ڕێژەشیان بە شێوازێکی زۆر بەرفراوان بەرەو زیادبوون دەچێت بە تەواوی ماناش مزگێنی ئەویان پێدەدرێت کە ئازادیان فراهەم هێنراوە دەزانی لە BBC لۆکەڵ ڕادیۆی بەریتانیادا لە 14 ڕادیۆی لۆکاڵیەکانی BBCدا ئەوان لەبەر ئەوەی بۆ ئەوەی نیان دەتوانی هامووشۆی مزگەوتکن لەو قۆناغە دیاریکراوەی 2009 و 2020دا لە ڕادیۆەکانەوە پەخشی قورئان و پەخشی ئەدەبیاتی ئیسلامی و لە مزگەوتەکاندا مەدارسی تایبەت بە وتنەوەی وانەی ئیسلامی فراهەم هاتووە تەنانەت وای لێ هاتووە داتایەک خراوەتە ڕوو داتایەکە زۆر جێگەی سەرنجە لە ئەسکەندە نافیاوە کە ئینسانەکان بۆ ئارامش ڕووی لێ دەکەن خێزان مسلمانەکان بە پێشەوانەوە لەوێوە دێنە بەریتانیا چونکە دەزانن شوناسی خێزان و خەڵکی مسلمان لەوێدا زیاتر پارێزراوە دەستخۆش دکتۆر من دێمەوە سەر ئەمە هینێکی ڕوویاکی زۆر جوانی بۆ هینکردنی لەسەرەوەی کە لەوێ ئەو جالیە مسلمانی کە هەیە چۆن ئەژی و ئازادیەکانی بەس قسەکە لەسەر ئەوێ ئەم ئەوەی کە پێوترێ ئیسلامۆفۆبیا و ئەوەشی کە پێوترێ بە شەیتانکردنی وێنەی مسلمان لەکوێوە دێوە بۆچی ئەوەنە ئاسانە ینی لە هەواڵێکی لە فەیک نووسێک و لە هەواڵێکی ساختەوە یەکسەر وێنەی مسلمان بکرێ بە هەدەف و یەکسەر هینەکەی ئاراستەکرێت بۆکارەکان چییە؟ بەڵێ ئیجازەم بەی کاگی یاسینگیان هەر ئیزافەتەن بۆ قسەکانی کاک ماجیدیش هەنە شت بڵێم لەسەر خودی ڕووداوەکە مادام ئێمە ئەساسی بەرداگەسەوە دوای ئێمە ئیسلامۆفۆبیا زۆرم پێخۆشە لێکۆڵیشم کردو لەسەر ئیسلامۆفۆبیا خۆی خودی ڕووداوەکە لە ڕاستیە هەنە شتێ ئەبێ ئێمە بیزانین ئەوەی کە میدیا گواستوێتیەوە مەرج نییە وێنە ڕاستەقینەکە بێت ئەوە حقیقەتێک ئەبێ بیزانین وەکو هەموو ڕووداوگەلێکی تر کاتێکی میدیا شتە گوازێتەوە مەبەستی تیا بەکارێت فیلتەری تیا بەکارێت ئێمە ئاگاداریەوە اینجا لەبەرەوە من حەزەکەم ئیجازەم بیت هەنە شت هەیە تۆزێ وردی کەمەوە لەسەر ڕووداوەکە یەک ئەو ڕووداوە لە ڕاستیە بە نوێنەرایەتی ئیدیل کراوە یعنی ئینگلیش لێگ دیفەنس یعنی ئەو کەسانەی کەوا بڕوان وایە ڕەگەزی ئینگلیز ڕەگەزێکی سەروەرە و ئەبێ پارێزرێت و حاصل ئەوەی کە کۆتی خۆی نازیەکان هەیان بووە هینێکی وایە با بڵێ نیونازیزمی پێڵن لە ناو ئەوروپا هەیە ئەمە نوێنەراتیەکەن و هەروەها ئەمە تاوان ئەمە باند کراوە ئەمە ینی بۆی نییە سیاست بکە بۆی وازح بە لای خوێنەر کە ئێمە باسی چ وڵاتێکەکەین ئەم هێزە باند کراوە سەرۆکەکەیان تۆمی ڕۆبنسانە و ئەمەهیەوەتیش گیراون ئەین بۆیان نییە سیاستکەن ئەمە یەک بۆی وازح بێ دوو لە ڕاستیە هێزێکی تر هەیە کە تقریبا کوچۆن بڵێ لە بینی ئەگەر ئاوا بڵێ هێزێکی خۆڵەمیشیە لە بینی ئەمانە و لە بینی کۆنسەرڤەتیڤە کە حیزبەکەی نایجڵ فەرەجە با بڵێ کە ئەوش ئەینش نوێنەری ئاوا خەڵکی بەس نایجڵ فەرەج وەکو ئەمەی ترامپ پۆپلیستە ئەو گوێی لێ نییە ئەمە کوێ و چی ئەو ئێوە پۆپیلە بێت شتێک بازاڕی هەبێت ئەو ئیش لەسەرەوەیەکە ئیمڕۆژ ئەوەش بازاڕی هەیە لە ئەوروپا هەمومان نەزانین ئەو مۆزوعی ڕازڕەوی و یا ڕایسیزم و ئەمانە بازاڕی هەیە خەڵکێکی هەیە بەڕووی چۆن لەناو ئیسلامیشە هەن لەو جالێ ئیسلامیە داعش وەختی خۆی بازاڕی هەم خۆشی بێترش بێەوە بزافی کۆمەڵایەتین و جاری وایە سەر هەڵن لە قۆناغی دیاریکراو ڕەواج و هینیان هەیە ئەینشت لەبەرەوە ناجڵ فەرەجیە لەسەر ئەمە یاریەکە بەڵام ئەمێەوە بڵێم ئیدیئەف نیاڵن سیاست بکە ناجڵ فەرەج چەندین ساڵە بەشداری انتخاباتەکە تا ئێستا کورسێکی تا ئێستا خۆی بازاحا کورسێکی ئەویش لەبەر چی کورسێکە هێناوە گینا هەموو پێشبینەکان
هەموو پێشنیەکان ئەوە بوو کە ئەم کابرای ئەو دەنگە نایێنێت ئەو کورسیانەش نایەن ئەو یە کورسیش بەس لەبەر چی لەبەر ئەوەی هێزێکی ناڕازی گەورە هەبوو لە ناو کۆنسەرڤەتیڤە ئەوان دەنگیان بەوە ئەگینە ئەو کورسیشی نایێنە کەواتە ئێمە ئەگەر شتەکە وردکەینەوە هەسەکەین ئەمە دەنگێکی کزی بچکۆلانەیە نەکرد هێزێکی گەورە بەراورد بە ئەڵمانیا بە ئیتالیا بە فەڕەنسا ڕازڕەوی توندڕەوی بریتانی زۆر کەمە جا ئیجازە بێ ئەمە ئەوە بڵم بزەبت لەبەرەوە اینجا ئەمە خاڵێک ئەو وسم هەر بڵێم کە هێزی ئەوانە هێزێکی دیار نییە بچووکن ینی کاریگەریان نییە بەڵام ڕاستە شتێکی خەوتو هەیە و پێشتی تریگەکەم باس کرد شتێکی خەوتو هەیە ئەو ئەتوانین دوایی باسیکەن لە مۆزۆی گرنگە بەلام وەسا باسیکەین ئەو شتە خەوتووە چی بە خەبەریە هێنێ ئایا ڕفتاری موسڵمانەکان یعنی چکە من هەندێک لە راپۆرتی ئەو جەماعەتی تۆمی ڕۆبنسن بە تایبەتی کە ڕایاڵی بەرگری بریتانیان هەیە ئەو ڕایاڵی کە جەمنابوتی قەدەغە کراوەوانە ئەوانە هەندێک لە هینەکان هەندێک ڕسمدانن بۆ نمونە موسڵمانێک لەسەر سکەی قیتار نوێژەکە و قیتارەکە جارێ لەڕینە لەسەر لە بەردەمی پاسا لە شوێنی گشت ینی کۆمەڵێک ڕفتارەکەن کە هەرچەند کەمینێک لە مسلمانەکانێکن بەڵام ئەمە دنەی ئەو هەژدیا خەوتووایە ینی ئەمە تا چەند ڕفتاری مسلمانەکان تا چەند کاریگەریە لەسەر ئەوەی ئەم ئەژدیا خەوتووە بەخەبەر بێت خۆی ئەمە کۆمەڵناسێکی گەورەمان هەیە ساڵی شەسەکانە باسی دیاردەی بێگانەیەەکە هەر بنەکەی ناوی ئەوەیە بێگانە باسی چیەکە ئەوڵێ کە ئەو کەسەی بە بێگانە پێناسایەکرێ هەمیشە بۆی ڕەوایی بێگانەی پێبی بێخێتە ئەو شوێنەی کە بێگانەیە ئەگەر چی لەگەڵ تا پشتێنی کردبێتەوە لەگەڵ تا بلۆک بخاتە سەر بلۆک لە وڵاتەکە ئەگەر چی لەگەڵ تۆوە هەموو هاوبەشە کەلتوریەکانی هەبێت بەڵام عقلێتێک هەیە کە ئێوە بە بێگانەکردنی ئەویترە ئەوش لەسەر چی ئیشەکە لەسەر ئەوە ئیشەکە تۆ بخاتە شوێنێ بە موقت سێرێ بکە یعنی تۆ بڵێ کەسێکی هاتووی تو ئەڕۆیتەوە تێگەی لەبەرەوە ئەم عقلەتی بە بێگانە سەرکردنە وەکو ئەرزم کردی لە پێشوە لای هێزێکی گەورەی وەکو کۆنسەرڤەتیڤ یا پارێزگارانە ئیشی کردووە بەداخەوە ڕاستە هەموو هێزی پارێزگاران کۆک نەبووە لەسەرەمە بەڵام دەسڵاتێک هەیە لەسەر ئەوە ئیشەکە کە بڵین ئەویتر بکە بە بێگانە کە ئەڵی بە بێگانمە بەستەوەی کابراایکی پەنابەرە هاتووە لە وڵاتی خۆی کێشەیە ئەڕواتەوە ئەمە سیاسەتێکە تەمان سیاسەتێکی سەرکەوتوو نەبووە لە بەرامبەرەمە جا ئەو قسەکەی جەنابتە ئەو پرسیارەکەی جەنابتە لە بەرامبەرەمە بەداخەوە من خۆم لێ کۆڵینەوەم لەسەر جالی کوردی کردو وەرەوە لەسەر جالی ئیسلامیش لەوێ لە بەردەنیا بەداخەوە جالی ئیسلامی و جالی ئەو جالیانی کە لێوێن بەتەلەمیان هەر هەمویان بە هۆکارە لە هۆکارەکان نەیانتوانیوە ئەوەی کە پێڵن یەکان گیری یا ئەنتیگرێشن بکەن تێگەی ئەم کەسەی کە هەیە لێەوە هەر لە وڵاتی خۆیان ئاژی تۆ سێریکە لە هیچ شوێنێ وەکو بەریتانیا سێریکە مەطعەمی غەیری مەسەن وڵاتەکە خۆی نییە شێوازی ژیانی غەری وڵاتەکە خۆی نییە جلوبەرگە ئاینە هەموو ئەو مەجاالینتر لەبەرەوە لەوێ چووکە سیاسەتی وڵاتەکە وایە لە ئەساسە وا هاتووە ڕاستە وەکو وتم شتی نەشازی تایە کە کۆنسەرڤەتیڤ کردوێتی بەڵام بە درێژایی مێژوو ئەو وڵاتە بە پێچەوانی وڵاتە ئەسکەندەنافیەکان وڵاتە ئەوروپیەکانی ترۆ سیاسەتی مولتیکەڵچڕالیزمی بەکارهێناوە بەهۆی پاشخانە کۆلۆنیالێکە بێگومان ئەوە ڕاستە لەبەرەوە ئەم سیاسەتی مولتیکەڵچڕالیزم بەداخەوە سوء ئیستفادەی لێ کراوە لەلایەن جالیای ئیسلامیوە من حەزەکەم یەک شتی ئیجازە بم لەسەر ئەوەی کە مامۆستا ماجید باسی کرد ئێمە ئەگە سەیریکەن کورد بە تایبەتی کوردی خۆمان زۆربەی زۆری ئیسلامیەکانی ترکە لەوێ ئیشەکەن ینی با بڵێن ئەوانەی کە ناسنامەی ئاینیان خسۆتە پێش ناسنامەکانی ترەوە ئەوان هەمویان با بڵێن تەقلید و شوێن پێی کیان گرتووە شوێنپێی پاکستانیان گرتووە بۆچی شوێنپێی پاکستانیان گرتووە لە پاکستانیەکان کە ئیسر ڕێژەیان با بڵێن ئێمە لە بریتانیا 3 ملیۆن و 800 تازەترین ئەحسایی ئەوەیە کە لە 2020 کراوە نزیکەی 4 ملیۆن تۆزێکەم مسلمانمان هەیە لەوێ هەڵبەتە ئەمە ئەوەی کە خۆی وتوێتی ئەگینا تا 6 ئەڵێن هەیە بەس ئەوەی کە خۆی وتێتی من مسلمان ناسنامی مسلمانی خۆتە پێش ناسنامی ترەوە 4 ملیۆنە لەم 4 ملیۆنە ئەتوانین بڵێن لە 80 تا 80 پاکستانیە باشە ئەم پاکستانیان بە گلادیشانە با بڵێن بەیەکەوە ئەمان کێشەیەک هەیە لە خودی کۆمەڵگەکانیانە ئەویش ئەوەیە لەبەرەوەی لە ناو هێندا لە وڵاتی هێندا کە وڵاتێکی فرەکەلتوری فرەڕەنگە بە هەمومان نەزانی هەند چۆنە وەختی خۆی بە سیاسەتی ئایا ئەڵێن فریاسەتی بەریتانیا من نازانم ئەوە وەختی ئەم مناقەشەیە ئەمە نییە بازی بزانم چ شتێکی مێژوویە بەڵام وەختی خۆی کە پاکستان و بەنگلادیش دا ئەبرێت لە هەندستانی جیای ئەکرێتەوە
ئەمان عقدەیەکیان بۆ دروست بووە ئەو عقدەش ئەوەیە لە بەرامبەر ئەم هێزە کەلتوریە گەورەی هندستانە ئەمان هێزێکی کولتوریان نییە بۆیە ئاین باشترین شتە ئەم فەرەغیان بۆ پڕکاتەوە جەخت لێکرد بە جەخت لێکردەوە اینجا ئەمان هاتوون ئەم ئاینە ئەم شناسی ئاینە کە هاتوونەتە ئەوروپا لە باتی ئەوەی بێن ئیسفادە لەو بوارە مۆدرنە و با بڵێن بواری دیموکراسی و فرەژیان و فرە ڕەهند و ئەمانە بکەن نە ئەوانیان بی ئیسفادە لەو ئاینی ئەەکەن کە لەوێ پرۆمۆشن ئەکرێەوە ئیسفادەکە ئەمانیان ناسنامەی ئاینیان زەقەکەنەوە کە ئەم ناسنامە زەقەکەیتەوە بێگومان خۆمان هەمومان نەزانین ئەو بەداخەوە بێ قسەیە بکەم من لێرە من بەسم هیچ نییە بەس ئێمە باسی لێ کۆڵینەوەکەین و بەسمانەوە نییە تەشیر بە کەس بکەین یا بەزە بەس خۆتە زانی ناسنامەی ئاینی کە ڕەهندێکی سیاسی هەبوو لێوە ڕەهندی سیاسی هەیە هەتە ناوەنی کولتوریەکە بێت تۆ بڵێ نوێش کەوتەوە هەر نوێژ نییە ڕەهندێکی سیاسی کە ڕەهندێکی سیاسی هەبوو تۆ ئیش لەسەر بە شەیتانیکردنی ئەوە تایبەتی لە وڵاتێکی وەکو بریتانیا کە وڵاتێکی سێکولارە و 500 ساڵ تەمەنی دیموکراسی هەیە و لە زاڵبوونی ڕەنگێک لە ڕەنگەکانە ترسێ بەسەرانکان دەست خۆش ئەوە زۆشتی بڕکرەوە بەڵام یەک وێنەی ترێ کە گرنگە بەلامەوە یعنی سیرەکەی لە ژمارەیەکی زۆر لە بریتانیەکان سیرەکەی بە پێی و ئامارەی کە دکتۆر باسیەکە 4 میلیۆن بۆ 6 میلیۆن مسلمانێک کە ژمارەیەکی کەمە لە چاو ئەو ڕەنگە لە سەدا 5 بۆچی ئەمە ئەکرێ بە خەتەرێکی گەورە لەسەر پێدوانی ئەم لەمە شایانی ئەتوانم بڵێم ژمارێکی کەم لە میدیاکان ژمارێکی کەم لە سنتەرەکانی توێژینەوە بەردەوام خەتەری مسلمان و ئیسلام لەسەر ئەو کۆمەلگانە گەوراکەن پێدوانی ئەوەش ئەجندایکی لە پشتە لەم ساڵانەی دوایەدا وەکو من وتم لە قۆناغی دووەمدا لە دوای 2011ەوە شەپۆلێکی دیکەی لەم جۆرە هاتە ئاراوە ڕاستپاردەی ڕەخنەگرانە سەبارەت بەو ناسنامە ئاینیە هاتە پێشەوە قۆناغی سێمیش من بەم قۆناغی دادەنێم کە ئەو لێکەوتانەی کە بەڕێزت باسی کرد دەمەوێت بڵێم بەریتانیا لەسەر لە چەند ئاستێکی لێک جیاوازەوە ئیش لەسەر ئەم قەزیە دەکات ئاستێکیان میتۆدی هێزە سیاسیەکان نییە تەنها یاخود ئەوەی ناو توێژینەوە زانستیەکان نیە کە پەیامێک بە ئێمە بدەن بەشێکیان پەیوەندی بە ڕەهندێکی فکری گەورە هەیە کە بریتانیا وەکو مەرجەعیەکی میتۆدی فکر بە تایبەتی بە دەستگرتن بە بەها باڵاکانی دیموکراسیەوە خۆی بە پارێزەری پێنا و پێشینە و پەروەردەیەکی لەو جۆرە دەزانێت ئێمە چەند بۆ نمونە من نمونەی چەند نووسەرێک دەهێنم کە کاردانەوەی ئەجگار بەرینیان لەسەر دڵی مسلمانان هەبووە لە شوێنێکی وەکو بەریتانیادا گرەیلینگمان هەیە و هەروەها ئێمە نووسەرێکی دیکەمان هەیە چارلز دوکنیز بە تایبەتی ئەو کتێبانەی مەسەلەن جینی خۆپەرست و کتێبی کۆتایی خەیاڵی خوددا لەو کتێبەدا کە بۆ 30 زمانی دنیا وەرگێڕاوە بە ملیێنان چاپی لێکراوە کتێبێکی لەو جۆرە تەسیرێکی ئەجگار گەورەی لە شوێنکردنەوەی شوناسێک هەبوو کە شوناسی دوورکەوتنەوە بوو لە ئاین لە تایبەتی ساو گروپە کە گروپی الحادی نوێیان پێڵە ریچارد داوکینزێکێکە لە دەم چاودارەکانە ئیتروازیان لە مەسیحەت هێناوە ئێستا خەریکی ئیسلامن ینی لە بەرامبەر ئەوان ئەزانی بۆ لەبەرەوەی لە میانی توێژینەوەکاندا دەرکەوتووە ئەو پێک هاتە ئیتنی و ئاینیەی کە ئیسلام بە ناسنامەی خۆی دەزانێ وەکو وتم ڕێژەیان لەسەروی لە سەدا هەشتایە جیاوازە لە پێکاتە مەسیحیە ڕەسەنەکانی نێو بەریتانیا کە لە سەدا چواردە لە هەندێک شارە هەیە لە سەدا چواریان بەڵێ ئاین لە ژیانی ڕۆژانەدا گرنگە بابەتێکی لەم جۆرە کاتێک کە تۆ ناسنامەی دین ناسنامەیەکە وەکو سۆماڵیەکانی شارێکی وەکو شەفێڵ پێمان دەڵێن بۆ هەموو چرکەیەکی ژیان مەسایلی ئاینی بۆ ئێمە پێویستە و لە ئەولەویاتی ئەندێشەی ئێمەیە ئەوان کاری لەسەر دەکەن کاری لەسەر دەکەن و ڕوانگەیەکیان هەیە بۆ ئەوەی چۆن مامەڵە لەگەڵ ئەم هێزەدا بکەن وەکو وتم بە چەند دیوێکدا مامەڵە دەکەن ئێمە دیوی وا دەبینین کە دیوێکی ئێجگار متەوازیعانەیە مەسەلەن لە بۆنەکاندا لە جەژنی نەورۆزدا لە پارکێکی وەکو کۆڤنتریدا 100,000 مسلمان خەریکی نوێژی جەژنە مەشهەدێکی ئێجگار گەورەیە و بە دڵنیاییەوە لە ڕوانگەی ئەوانی دیکە کەوە ڕەهندێکی سیاسیانە و مەترسیەکی سامی سیاسیانە دەخوێنرێتەوە ئێستا شتێکێنای ئامارە ئەم ئامارە ئەکرێ بە دیوی جیاوازە بەکاربێنرێت ئەنێەوەی کە ئاینی ئیسلامێکە کە لە گەشە سەدوترین ئاینەکانی هی ئەوروپا و ژمارە مسلمانەکان تا دێ زیاکە و ئەمە بەشێکی زۆر زۆر لە سنتەرە ئیسلامیەکان لە فیگەرە ئیسلامیەکان دووبارێکەکەن و پێدوانی هەر ئەمە خۆی بۆ خۆی بمبورە هەر ئەمە کاریگەریەکی سەلبی هەیە لەسەر گوێگرێکی بریتانی کە ئەبینێ بەردەوام ئەو ئاینە زیە ئەکاوە تەسیراتی ینی ئەو کارەکەشەوە ئەوانەی سەر بە بیر و باوەڕی مەزهبە مەسیحیەکانن بە کاتۆلیک و پرۆتستانی شەوە تەنانەت
دەهێندەی ئەوەی کە پێشببینی کراوە بە خێرایی بەرەو کەمبوونەوە دەچن ڕێژەیان بە پێچەوانەوە فراوانبوونی ڕێژەی مسلمان بە ئاراستەیەکی ئەجگار بەنسبەت تونندڕەوەکانەوە تۆقێنەر ڕوو لە زیاد بوون باش هەر ئەمە جوازان هەر ئەمەشە هۆکاری ئەو ڕابوونەی کە ئەو ڕابوونە هەم مەسیحی و هەم ڕاستڕەو تونندڕەوەی کە لە ئەوروپایە شەپۆلەکە بەڕێ پێم وایە باڵێکی هێند بەهێز نییە بەڵام بۆ زیهنیەتی زەمینە کۆمەڵایەتیەکە توانیوێتی شوێنی خۆی بکاتەوە بە تایبەتی لە ڕووی سیاسیەوە بەریتانیا بە تایبەتی لە سیاسەتی دەرەوەی بەریتانیادا دی و دنیابینیەکی ترمان پێ دەڵێ کە نەیاریەتی ناسنامە ئیسلامیەکەی ناو بەریتانیا دژ بەخۆی پەرە پێدەسێنێ بە تایبەتی لە هەڵسو کەوتکردنی لە ئەم دوایەی لەگەڵ عێراقدا لەگەڵ سووریادا بە تایبەتی ئەم دوایی ترش لەگەڵ غەزەدا هەڵوێستی بەریتانیا ڕوونە حاڵەتێکی لەم جۆرە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی هێزی ئیسلامگەرا یا مسلمان کە لەو سنوورانەدا بە جۆرێ لە جۆرەکان ئێمە دەزانین هاتوونەتە پێشەوە تەنانەت ڕۆژنامەکانی یا میدیایی بەریتانی بڵاویان کردەوە وڵاتێکی وەکو ئێران هەستاوە کە جوڵانەوە کۆمەڵایەتی ئیسلامیەکەی لە بەریتانیادا بۆ ڕەوتێکی جاسووسی و هەواڵگری بەکارهێناوە حاڵەتێکی لەم جۆرە تەنگژەیەک دروست دەکات حاڵەتێکی هەژی و هەر ئەمەشی تر وێنەی مسلمانەکە بە ئامانجێ بە تارگێتێک بۆی کە بە ئاسانی کۆمەڵە گەنج بێنێت سەر جادۆ پەلاماری مزگەوت پەلاماری و تێلی مسلمان بەدڵنیاییەوە بەس هۆکارێک هەیە لەسەر ئەکتیڤ بوونی بە تایبەتی ئیسلامگەرای سونی لە بەریتانیادا من پێویستە ئاماژەی پێ بکەم کە ئۆلیڤ ڕوا لە ئایندەی ئیسلامی سیاسیدا بە جۆرە لە جۆرەکان باسی ململانەیەکمان بۆ دەکات لە بیرمان نەچێ هەرچەندە نەبووەتە دەنگۆیەکی میدیایی حاڵەتێکی لەم جۆرە ململانەی مەزهبە ئیسلامیەکانیش بۆ خۆی بووەتە هۆکارێک بۆ ئەکتیڤکردنی یەکتری لەسەر حسابی ململانەی یەکتری چونکە هەفتا ناوەندی تەبلیغ تەنها لە شوێنێکی وەکو لەندەندا ئاسان نییە ئیش دەکەن و لە ئەدەبیات و ئەزمموی کارکردنیشان جۆرێک لە ڕوبەڕووبوونەوەی ئیسلامی سەلەفی و ئیسلامی سنی لە شوێنێکی وەکو بەریتانیا ئیشی لەسەر دەکەن و ناسنامەی جیاواز بە حوسینە و مزگەوتەکانیان دەدەن بە ناوەندە علمیەکانیان دەدەن بابەتێکی لەو جۆرەش دیسان کەواتە سیاسەتی دەرەوەی بەریتانیا بە مامەڵەیکردنی لەگەڵ دەوڵەتانی ناوچەکەدا بە تایبەتی عێراقە فەڵەستینە وڵاتانەی کە هەیە ئێرانە هۆکارێکە ململانەی مەزهبی ناوخۆ دیسانەوە هۆکارێکە وهروەها گۆشکردنی ڕەوەندی ئیسلامی یا مسلمان لەو وڵاتانەدا بە خیتابێکی خواستەکانی ئیسلامی سیاسی هۆکارێکی دیکەیە ئەو مسلمانانەی کە لەوێن وەکو ساڵانی هەشتاونەوەدەکان یاخود هەفتاکان ئیسلامگەرایەکی ملی نین یاخود لۆکاڵی نین لۆژیکی ئەوان سیاسەتێک ئەجەندایەکی سیاسی باوەڕیان بە شەریعەتێکە باوەڕیان بەدانە دواوەی ئەو شێوازە سیکۆلاریزمەیە کە ئێستا لە بەریتانیادا هەیە ترسناکە باوەڕداریەکی ئەوان باوەڕیان بە مۆدێلەکەیە کە لە ئەساسا بریتانەکان خۆیان لە دینی خۆیان کە دینی مەسیحێتە قبوڵیان نەکردووە مامۆستای عەزیزم بەریتانیا بۆ خۆی لە ڕەهندە کۆمەڵایەتەکەیەوە لە چەندین شوێندا ئەوان ئاماژەیان بەوە داوە گرنگە ئەدەبیاتی کۆمەڵایەتیانەی کەلتوری ئیسلامی لە ناوەندە بەریتانیەکاندا بڵاو بێتەوە بۆ بەهێزکردنی ڕایە لە ڕۆحیەکان لە کۆمەڵگەدا بۆ خۆیان ساڵی 1986 یەکەم جار کەسێکی بەڕەچەڵک بەریتانیا یەکەم مزگەوت دروست دەکات ئێستا بە هەزاران لەسەر ئاستی ئەوروپادا پێم وایە 14,000 مزگەوت ئەم حاڵەتە بایەخێکی ئەوتۆی هەیە من حاڵەتە مەترسیداریەکە وەکو چۆن لە ڕوانگەی بەریتانیاوە تونندڕەوە تۆتالیتارەکان ئەوانەی کە ڕەهندێکی ڕاستڕەوانەی ڕق دەیان جوڵێنێ بابەتێکە لە ناو کۆمەڵگەی مسلمان نشینی بەریتانیاشدا هێزە ئیسلامگەرا سیاسیەکان بە تایبەتی دزەکردنی ڕێکخراوە پەڕگیرەکان کە یەکێ لە سەرچاوەکانی داهاتیان داهات و داراییان پەیوەندیدارە بە ڕەوەندی مسلمان لە ئەوروپادا ئێمە دەزانین یەکێ لە سەرچاوە هەرە سەرەکیەکانی چۆن خەلیجە چۆن لە محیتەوە بۆ خەلیج ئەو وڵاتانەیە ڕەوەندی ئیسلامیش یا مسلمان نشین لە ئەوروپاشدا سەرچاوەیەکی دیکەی دارایی ئەوانە چونکە لە راپۆرتەکانیاندا من غەزاکەرە غەوارەکان راپۆرتێک بوو کۆمەڵێک جەدوەلی دوور و درێژمان لێناوە ئێمە سەرچاوی داراییەکان بەشێکی گەورەی لە بەریتانیادا سەرچاوی دارایی بۆ هێزە تونندڕەوەکان دروست کردووە و بەشێکیان ئابووری قاچاق و ئابووری ڕەشەوەیان بڵێ دەست خۆش ئەگەر بینەوە سەر ئەم ڕووداوە ینی کۆمەڵێک دیوی کۆمیدیشی هەیە ئەوەی کە بە ناوی پیاوێکی وەکو تۆمی ڕۆبنسنەوە هەواڵێک بڵاوکرێتەوە کە ئەمەی هاتووە موسڵمانە و طبعاً
کوژانی ئەو سێ مناڵە و برینارکردنێکی قورسی هەژ مناڵی دیکەوە دوو کەسی پێگەشتوش کە لە ئەنجامی بەرگریکردەکان لە مناڵەکان کە ئازایی و جوامێرێکی گەوریان نوانوانی ئەوانش برینار بوون حەدەسێکی زۆر ناخۆش و ئەگینەوە هەمومان کاریگەرە بین پێ حتا من لێرەشۆ منیش کاریگەرم حتا کە یەکەم جامیش هەواڵەکەم بیزۆکو مسلمان بیسم زۆرم پێ ناخۆش بووە ینی کاریگەری سوۆشیال میدیان لەمەیە ینی ئەم ڕەهەندی زۆر گرنگە بەلامەوە ینی تا چەند ئەم میدیا و سوۆشیال میدیاش بە تایبەتی ئەتوانێت ینی مۆبەلایزی ئەم ڕووداوانە بکاوە ئەتوانێت تەیاری خەڵک بکە بۆ ڕووداوێکی بەسیتی ئاوە و بیکا بەگشت ئەمە ینی حەزەکەم باز لە کاریگەریی سوۆشیال میدیا بکەی بە تایبەتیش کە دێتە چوارچێ اختصاصی جەناب کۆمەڵاسیە نا بێگومان قوربان هیچ گومان لەوان نییە کە سوۆشیال میدیا و هەروەها میدیاش بەگشتی کاریگەری زۆری هەیە ینی بەبێ گومانەوەی کەچکە میدیا هەمومان نەزانین و سوۆشیال میدیاش یان سوۆشیال میدیا کێشەکەی لەوایە کە تۆ خۆت بەبێ کۆنترۆل هەموو شتێک ئەتەوێ بڵاوی بکەیتەوە بۆیە بە ئاسانی ئەتوانی وەکو خۆت فەرموو مۆبیلایکەیت یا بیخێتە گەر بۆ هەر ئاماژێکە من پێم وایە هەر زۆریش کاریگەری هەیە بەڵام ئەگەر ئیجازە بیت یارمەتی هەنە شت هەیە پێشەوەی بزەم قسە لەسەر سوۆشیال میدیا بکەم ئەبێ ڕوونیکەینەوە پێم وایە یارمەتیمان نابووی زیاتر لە دۆخەکە تێبگەین حقیقەتێکی ئەوژەوەیە ئەوانەی کە با بڵێن تونڕەون لە هەردوو لا کە ئەبێتە مای پیشەوی کۆمەڵگا لە ڕاستیە کەمن ئەوە زۆر نییە کەمینەیە ئەبێ ئەوە بزانین کەمینەیە ڕاستە ئەگەر سوۆشیال میدیاش بە شێوازێکی زۆر لە تیکتۆکە و لە بەتایبەتی ئەوان تیکتۆک و هینیان بەکارهێنا بوو تویتەر باڵنی یا ئەکس ئەوەی کە ئێستا هێنا لەو دوانە ڕاستە بە شێوازی خێرا و سەریع ئەم شتە بەکار هاتوون ئەم سیستەمە بەڵام بە بڕوای من دوجار کەمینەیەکن هەم لە تونڕەوەکانی ئەملا کە ڕازڕەون و با بڵێن زدی مسلمان و زدی مسلمانان و زدی پەنابەر و هەروە ئەوانشی کە مسلمان و زۆر تونڕەون ئەوان شەر کەمینەیەکن کەواتە کاریگەرەکە تا ئێستا ئەمە نازانین ناتوانین قسە بۆ داهاتوو بکەین بەس بۆ ئێستا کاریگەرەکە ئەوەندە گەورە نییە کە ئێمە ئەیبیسین دەڕاستی ئەوە زۆر تەکی لەسەرەوە بکەمەوە ئەمە یەک خاڵێک زۆر گرنگە مامۆستا یاسین ئەبێ بیزانین ئەوش ئەوەیە لە بەریتانیا سیستمێک هەیە ئەم سیستەمە دەوڵەتە ئەم دەوڵەتە پارێزەری تۆیە بەبێ گوێدانە ڕنگ و ڕوو سپی و ڕەشی و مسلمان و غیری مسلمانی تۆ ینی تەسەورکە 118 پۆلیس بریندار بۆ لەم قەزەیە ینی خۆ ڕبعی ئەوە مسلمان بریندار ئەگە بۆ بڵێ تێگەی بە سەدان تۆمبیل و بینای پۆلیس زەرری پێگەیشتووە ئەمە چییە؟ ئەمە پێمان ئەڵێ هاوڵاتی لەوێ بەبێ گوێدانە ئینتیماکەی و ڕنگ و ڕووەکەی پارێزراوە هاوڵاتی لەوێ پارێزراوە شتێکی ناوی دەوڵەتە پەیوەندی هاوڵاتی و دەوڵەت پەیوەندیەکی بەهێز ئیشەکان لەوێ لەبەرەوە لەگەڵ ینی ستارمەر کە یەک مانگ بوو بەسەرۆک تەحەدایەکی گەورەی ڕوبەڕوو بووە بێزەبەت ینی لێدوانەکانی زۆر تون بوون هەمویانی بە شەقاوەتی و بە زۆرچی ئەوانە لە قەڵەمما و تا ئامادە بوو سوپاش بخاتە سەرجادە بۆ پاراستی مسلمانەکان ئەمە زۆر جێگای ستایشە بەس بە جالیەی ینی کۆمیونیتی مسلمانەکان تەقدیری ئەمە ئەکەن لە ڕاستە نەخێر من بەداخەوە ئەوە ئەژەڵێم هەر تا لە یینیشە لە حەدیسی پێغەمبەر هەدووری خالەوە مە لەم یەشکوری ناسە لەم یەشکوری ینی ئەم پێزانینە هەیە بۆ ئەم مۆدێلە کاگی یاسین بەداخەوە بە زۆریش بەداخەوە ئەوە حەقیقەتێکە بێ بیڵێن جالی ئیسلامی و جالی کوردیژە ناویە حەزەکەم بزانین بۆ یاڵام جالی کوردی چکم زۆر ئیش نەسە جالی کوردی کردووە و جالی ئیسلامیش بەگشتی بەداخەوە ئەو پێزانینەی نییە لەوێ هەمیشە خۆی بە میوان نەزانێ لەوێ هەمیشە کاکە من فتوات بۆ دێنم یعنی ئیتر ئەمە لەمە زیاتر چیت پێڵمە من فتوات بۆ دێنم لە کەسی ناودار وەکو کاکە مامەجید فەرمووی لەنا ئەو تیارە سیاسی ئیسلامیە کە هەیە فتوا هەیە خەڵک بووە پرسیاری کردووە و توێتی ئایا مامۆستا ئەگەر بێت و من لە پۆلی شەشام من بەسم چییە پۆلی شەشابم ئەگەر ئیمتحان نەمتوانێت لە ئینگلیزیا دەرچم ئەگەر ئیمتحان بەم قۆپی بکەم لە ئینگلیزیا ئاسایی وتێتی بەڵێ لە بەرەوەی ئینگلیزی زمانی کافر و بێگانەیە ئەمە گەر سێری ئەمە بکەیت ئەمە زۆر کارە سەدامێزە هەر ئەم فتوایە من بیستومە لە دەمی عالمی گەورەی پاکستانی ئەوەنێ بڵێ خۆم بیستومە خۆم بەرخودم بۆ لەگەڵیا وتوێتی ئەگەر تۆ دەرمان کە مادەیەکی قەدەغەکراوە و مەشوب کە مادەیەکی حرامکراوە لە ئیسلامە بیفرۆشی
مشكلة نییە مسلمان بیفرۆشێت لەبەر ئەوەی زێرەکەی بۆ کافرەکەی بێت ئەمە منتەهای خۆجیاکردنەوەیە ئەمە منتەهای پێکەونە ژیانە بەس ئەم وێنانە دێنە دەرەوە ئەم وێنانە دێنە دەرەوە بۆ میدیای بریتانیا خەڵکی بریتانی ئەم ئەیبینێت قوربان ئەیبینێت وەکو پێم وتی خۆی شتێک هەیە لە بەریتانیا حەزەکەم یەکشتی ئەرجەنا بکەم تازە ترین سەرژمەری کە 2021 هەموو 10 ساڵ جارێکی 2011 2021 لە 2021 داتای زۆر سێر هاتنە پێشەوە یەکێک لەو داتانە ئەوە بوو کە لە بەریتانیا نۆن ڕلیجەس یا ئەوانەی کە مسلمان یعنی هیچ ئەفو هیچ دینیان نییە بوو بە دووەم هێز جاران لە خواری خوارەوە لە پاڵ لە پێش بڵێن کریسیانەتی اینجا ئیسلام چی اینجا ئەوان بوون ئێستا دووەم هێزە مە بەسم چییە پێگاتەی وڵاتی بەریتانیا من ئاگاداریەوە نازانم بۆ شوێنەکانی تر پێگاتەیەکی نادینیە بۆیە ئەمان ئەم زۆر ئەم قەزیە بەلایەن و قەزیە نییە تا ئەو شوێنەی ئاسایشی وڵاتەکە لە خەتەرە نەبێ ئەوەی کە ڕەفاهیەت و ژیان و گوزەرانە نەکەوێتە خەتەرەوە ئەمە کێشەی نییە تۆ مسلمانی چیت ئەو کێشەی دەگومان ئەو دەوڵەمەندیەش یعنی بریتانیای کردووە بە هێزێکی گەورەوە بەردەوام ینی ئەوان توانێنە سوود لە دۆخەکە بیر بەس دێمە لە ڕووی مێژوویەک پرسیار لە جەناب دەکەم هەمیشە ینی یەک قسە هەیە لەسەرەوەی کە بریتانیا خۆی تووشێم کێشەی کردو دنیای داگیر کردووە لە کۆمەڵگە لە کۆلۆنیەکانیەوە دنیای خەڵکی بردەوە کەسیان ئەمە بەشێکی زۆر لەمانە لە هیندی پاکستانی عێراقی حتا بەشێکی زۆریان ینی کاتی خۆی سخۆرە کێژ بوون ینی بەهۆی سیاسەتی بریتانیا ڕۆشونەتەوە هەتا من لەو فترێ پێشوە نوکتێکم لە شوێنێک خوێندەوە لێکێک حتا لە ڕۆژنامە بریتانیەکان بوو ینی بەڕێوبەری هی یەکێک لە مۆزەخانەکانی بریتانیا مۆزەخانەی نیشتیمانی بریتانیا لەگەر هەر نەتەوەیەک بێت شتێکی خۆی بەرێتەوە لە مۆزەخانەکە تەنیا یەک دەرپێ کورد لەناو مۆزەخانەکە هەیە بۆ بریتانەکان نێتوازەمی ئەوانە لێ چکە هیچی خۆمان نییە مە بەس ینی با ئەوەندە ستایشی ئەم ئۆکەی مۆدلەکە شانی ستایشە لە ڕاستی ئەو هەموو نەتەوەی و هەموو ئاینە جیاوازە لێژین بەس دوجار بریتانیا خۆشی ویستەتی ئەمە دروستکانی پێویستە تەقبولی لایەنە خراپەکانشی بکە بێگومان خۆی بەریتانیا من دەمەوێت بڵێم وەکو بەڕێز دکتۆر عەلی وتی دەوڵەتێکە ناچێتە ژێرباری ئەو تیر و تاو و حکایەتەی کە حکایەتە حەماسیانەوە کە ڕەوتگەلێکی دینی لەوێدا دژ بە دەوڵەت و سیستەمێکی لە مێژینەی لەو جۆرە هێنابێتە پێشەوە سیاسەتی و سیستەمێکی دیاریکرا و ئیشی خۆی دەکا بەڵام یەکشت هەیە ئێمە لە بیرمان نەچێ ئۆستاس ڕەوەندی مسلمانشین لەوێدا کۆمەڵە و گروپی ئەجگار گرنگی هەیە کە زۆر بە ڕۆحێکی سەردەمیانەوە مامەڵە لەگەڵ سیستەمدا دەکەن و بەدەمەوەچوونیان هەیە و تەنانەت کۆمەڵەیەکی مسلمانی کوردی هەیە محەممەد جەلال بەرزنجی من پێشەوەی بێم چاوپێکەوتنێکی دوور و درێژی بینیم خوێنمەوە باس لە ئازادیەکی ئەجگار بەرفراوانی مسلمانان دەکات لەوێدا مسلمان لەوێ تەسیراتی گەورەشیان هەیە لەسەر باس لە گۆشکردنیەکی گەورەی گیانی تەبایی و پێکەوەژیان دەکات باس لەوە دەکات کە خانەوادەکانیان تا چەندە وابەستەیەکی ویژدانیان لەگەڵ دیر و دیانەت و ئیسلامەتی خۆیاندا هەیە و هیچ گرفتێکیشان لەگەڵ ئەو سیستەمەدایە و پێزانینیشی هەیە بۆ هەموو هێزی پۆلیس لە ئەگەریەکەی ڕوبەڕووبوو یەکێک لە سەر گۆزیرانکان پێمان بە گۆردن براون بوو نازانم زۆر ستایشی کۆمیونیتی مسلمانانی کردبەوەی کە لە چارەتیەکانیان یارمەتیدانیان بۆ غەیرە مسلمانەکان لە کاری خۆبەخشیە بەشدارێکی زۆریان هەیەوانی ئەبێ ئەو دیوەش لە دەکەین بەڕاستی کۆمیونیتی مسلمانە لەوێ بەس کێشەکە لە کەمینەکەیە بۆ مسلمانەکان ڕێگە بە کەمینەیەگەین نوێنەراتیان بکەن و ببن بۆ کاری نەشینەوە هێزگەلێک هەن بە ئاشکرا خیتابەکەیان خەتاکە ئەخەنە سەر سیستەمی بەریتانی تەنانەت بۆ نمونە ڕێگە دەدرێت بە شێوازێکی یاسایی کەنیسەیەک بکرێت و بیکاتە مزگەوت بۆتە دیاردەیەکی ئەجگار بڵاو لە ناو تورکەکاندا هەیە بووە بە تایبەتی لە ناو کوردەکاندا هەیە کۆمەڵە بانکوازێکە تەنانەت ڕەوتە ئیسلامیەکانی ئێرەش دەدەنە دواوە لەبەرەوەی بەشدارن لە کایەی کەلتورە سیاسیەکەدا کە هاتووەتە پێشەوە هەموو نە مزگەوتێک و نەدوان و نەسیان و بەدەیان مزگەوت کراوەتە کەنیسە وە لە کاتی هێنانە خوارەوەی خاچەکەدا بانگەشەی ئەوەیان کردووە لە داهاتوودا پشتیوان بە خوددا ئێمە تەواوی و کەنیسەکانی ئەم وڵاتە دایانخێنەژێر ئەم گوتارەیە کە ئەژدیاکە خەبەر ئەم گوتارەدا من گریمانەی شتێک دەکەم مامۆسای ئازیزم گوتارەوەی زەمینە سازیەک دەکەم بۆ زهنیەتێکی
ئێجگار ساویلکانەی لەو جۆرە بۆ مامەڵەکردن لەگەڵ سیستەمێکدا کە لە ئەلفەوە تا یادەوەری لەگەڵ ئەم هێزە ڕەوانەدا دوو شتی تر دوو سەرنج بخەمەگەر بەینکە یەکەمیان یعنی سیرەکەی ئەمدەی لەندەن مسلمانێکە سەرۆکی بریتانیا ڕیشی سۆناک هیندیە سەرۆکی هی سکۆتلەندا بوو مسلمان بەڕاستی ئەمە زۆر ینی باواز لە خەلفیەتە ئیستعمارەکەی بریتانیا و ئەو خراپەی کە بەرامبەر بە جیهانە بەرامبەر بە مسلمانانە بەرامبەر بە ئەفریقای باشوور خراپی کرۆ لە ئەمریکای لاتین حتا لە ئەمریکا خۆی ئەمریکان زۆر زۆرەکان لە بریتانیا ینی ئەت سینەمای هۆلیوود لایەکی فیلم ئەو فیلمانەی کە لەسەر فترەی داگیرکاری بریتانیا زۆر ئەوە ڕستەی زۆر بڵێن لەسەرەوە کە ینی بەس ئەمە نەموزەجێکە بەڕاست ینی لە وڵات ینی لە وڵاتی سعودیە بەخەونیش نایبینی شیعەک ببێ بۆ نمونە بێ لە وڵاتی ئێران بە هەتا ئەو سیستەمە هەبێ مسلمانێکی هەر بۆنی سونەشی لێ بێ ڕەنگە نەیبینین بێبەوە یعنی ئەم نەموزەجە شایانی ئەوەیە کە بەڕاستی چاوی لێ بکرێەوە زۆر ڕاستە باشە بەس تا چەند مسلمانەکان ئەم نەخۆشیانی خۆیان ینی باسی ئینەکان سنتەرەکانی تەبلیغەکە کە سەر بەشی ئەوە سنتەری سەلەفیەکانی ژیا مزگەوتی سەلەفیەکان تا چەند نەخۆشیەکانی ئێمە ڕۆشن بۆ بریتانیا خۆی ڕاستە خۆی ئەو قسە زۆر ڕاستە ئیجازە بی هەر لەسەرەوەی کە پێشتیش ماوەسا ماجید فەرمووی هەر ئیزافەتم بۆی خۆشتە هێمە سەر ئەوەش بەڕاستی بە دڵنیایی بەدەبێت زۆر بە کورتی لە هەوڵێم خۆی ئەزانی چۆنە وەکو عەرزم کردی یەکەم جار ئێمە لە بەردەم دوو کەمینەی عەقڵ بچووکەین کەمینەیەکی ڕازڕۆمان هەیە کە ئەو وەکو بڵێ کەم چقڵدانە ئەو خۆی لە ژیانە فەشەلیەناوە بە شوێن ئەو هۆکارە ئەگەرەکە فەشل بێ فەشلەکە نادۆزێتەوە بۆیە بیریشی چۆ پێشتر دەوڵەتەکەی وڵاتەکەی چی بە خەڵکی تر بۆیە بەناچاری ئەگەڕێ بە شوێن چی ئاسانە وەکو عەرزم کردی ئەوەی تیۆرەکەی کۆمەڵناسیەکە کە تیۆری بێوێگانەکردن بۆی ئاسانترین شت ئەوەیە تو ئەوی تر پێتاوان باکی بڵێ ئەو هاتووە ژنەکەم داگیرەکە ماڵەکەم داگیرەکە ئیشەکەم داگیرەکە تو خۆت توانای ئەمەد نییە ئیش بکەیت توانای ئەوە نییە بۆ نمونە چالاکبی چوزانم چی بەرهەم بێنی بۆیە بە ئاسانی دەستی تاوانە خێتە سەر ئەویتی تاوە بە ئەمە بەداخەوە لە بەردەم کەمینەیەکی کەمچی قڵدانی عقل بچووکان لە بەرامبەرەوە کەمینەیەکی تری بۆیە ئەو قسەی کاکە مەجید ڕاستەکە من خۆ ئەو برادرە ئەناسم و ئیشیشی لەگەڵاکەم کە بەڵێ خەڵکێکی باشمان هەیە پێزانینیان هەیە و هوشیاریشن بەڵام کەمینەیەکی ترمان هەیە کێشەکەی ئەوەیە کەوا هەمیشە وەکو عەرزم کردی ئیش لە ئەسلەمەکردنی شتەکە سیاسیە ئەسلەمەکردنی کۆمەڵگاکە ئەو یەت ئەوێ لە ناو کۆمەڵگەی ئیسلامیە ئەفول ناو کۆمەڵگەی بریتانیا کۆمەڵگەیەکی ئیسلامی دروستکە یعنی تەسەوور کە شتێکی پێڵن شەریعەلۆ لەوێ شەریعەلۆشی مستەڵەحەکە کە دروست بووە لە ناو سیستمی بریتانیا یاسایەکتریان بەرهەمێ ناو مسلمانەکانی ئەوێ بەتایبەتی وکوتم زۆرینە نییە کەمینەیەەکە کە ئەوان ئیش بۆینەکانی خۆیانەکەن بۆ نمونە لە بریتانیا فرژنی نییە بەس ئەوان بەو یاسایە فرژنی ئەەکەن بە دزی دەوڵەتەوە یعنی یەکێکی پاکستانی ئەتیادی دوو ژنیە بێ بە پێی یاسەکانی خۆیان نەک بە پێی یاسەکانی بریتانیا تێگەی لەبەرەوە ئەو کەمینەیەش بەداخەوە هەمیشە ئیش لەسەر ئەوەیەکە کە ئەوی تر بە تاوانبار بزانێ ئەوی تر وەکوسومەی بە لاڕێ بزانێت لەسەرەکە بۆیە هەمیشە خۆی بە حەقەزانێ ئەم گوتاری بە حەقانی کردن و بە شەیتانیکردنی بەرامبەرە لە ڕاستیە کارەساتی خۆڵقاندووە تا چەند ئەو گرفتانەی کە لەم منتیقەیە هەیە بە شیعە و سونە بە ئیخوان و سەلەفی بە ئەوانە تا چەند ئەم نەخۆشیانەمان بردوتەوە لێ ئەوژ نەخۆشیانە ئەوە زۆر ڕاستە ئەوە وەختی خۆی من راپۆرتێکی گاردیان خوێندەوە لەسەر قسەی جەنابەت ئەفەرمێ هۆم تو هۆم ئەڵێت راپۆرتێکی هۆم تو هۆم تو هۆمە بەسی چی لە ماڵەوە بۆ ماڵەوە بەداخەوە خەڵکانێک هەن کە لێرە چۆن ژیاون شێوە ژیانیان کللتوریان کەس ناڵێت تۆ واز لە کللتوریشتی خۆت بێنە بەس ئەبێ لانی کەم تو ئەدابت و زۆری هەڵسو کەوت و هەڵکردن بکەیت لەگەڵ کللتوریکە لەوێیان لەبەرەوە ئەوان ئەوە ناکەن بەداخەوە ڕێک ئەو کللتور و ئەو شەڕەی کە لێرە هەیەە شەڕی سنەوەیە شەڕی فرقەکانی ترە ئەی گوازن و گۆستیان تۆ بۆ ئەوێ لەبەرەوە ئینکاری ناکەن ئەوش تەسیریە لەسەر وێنەی مسلمان بێگومان دوجار بێگومان تەسیریە زۆر سپاسەکە یەک دەقەماوە یەک پرسیارە لەکەم سەبارەت بە ئیسلامۆفۆبیا چەمکێکە زۆر میدیاکان گەورەکەن بە تایبەتی میدیای ئیسلامی سیاسی زۆر گەورەکە ترس لە مسلمان ترس لە مسلمان ترس بەس لە کاتێک عنی سەرۆک وەزیرانە بێ بە مسلمان ئەم دەی شارێکی گەورەی وەکو لەندەن کە یەکێکە لە سنتەرەکانی بەرەمێنانی فکر فەلسەفە هونەر لە دنیاە هەتا مۆدێل و مۆزە ینی مسلمانە ینی ئەم ئیسلامۆفۆبیا پێدوانیە جۆرێکە لە هەزناسکی بۆی کە کەس بۆی نێڕەخنە لە ئێمەگرێت لە کاتێکە ئەوان خۆیان ئاینەکانی خۆیان یعنی بنەوە ئەلەنەکان بەڕەخنە زۆر ئەوە کردویانی داگرتۆ ینی بۆچی مسلمانەکان تەقابولیۆ ناکەن حتا تەنانەت دەنگ لە خودی ئاینەکە لە خۆشیان ڕەخنە بگیرەوە پێدوانی ڕەبتی بەوە تەرحێ دەکەم ینی تێڕامانێک لە ئارادا هەیە ئەوانەی کە
بە زۆر بە کورتی سیستەمە سیاسیەکە ئاڕاستە دەکەن باشتر لە ئێمە جڵەوی جوانیەکانی ئیسلامیان کردووە و لە ڕوانگە ڕیفۆرم خوازیە کۆمەڵاتەکەی خۆیاندا لە هەندێک ڕوانگەی ئەجگار گرنگاتوانیویانە بەکاری بهێنن و ئەوەی پێی دەوترێ ترس لە ئیسلام بابەتێکە تەنها بۆ ئاڕاستەکردنی سیاسەتی دەرەکی بەکاردێت چونکە لە ناوخۆدا تاوەکو ئێستش بەردەوام دەرگای زۆرێک لە وڵاتانی ئەوروپادا بە تایبەتی ئەوانەی کە سیستەمێکی سیکۆلارانەی فەڕەنسیشیان هەیە لە دنیابینیان بۆ ئاین بەڵام دەبینین دەرگیان کردوێتەوە بە ڕووی کۆچبەرانە و دەچنەوێ بە چونکە دەزانن تا ئەو ڕادەی کە ببێتە مای مەترسی مەبەستێکی لەو جۆرە کۆتایی پێدێنن بەڵام کە درێژەی پێدەدەن دیارە دنیابینیەکی لەو جۆرە هەیە کە ترسەکە لە واستەدا نییە تەنها بابەتی سیاسەتی دەرێکیان بابەتێکی جیاوازترە یەک جملەی تێ لەسەر ئەو ئیسلامفۆبیایە پێم خۆش چونکە پرسیارەکە ئەوەیە بە بڕوای من طبعا دوای هەنێک لێ کۆڵشم گەشتمەوە ئەو بڕوایە کە پێم وایە ئیسلامۆفۆبیا چەندە جالی مسلمانی بەکاری هێناوە بۆ دیفاع لە خۆی ئەوەندەیش زەرریاوە لە خۆی چونکە بۆ بوارێکی نهێشتێتەوە بۆ ئەوەی کە تۆ گفتوگویەکی جدید و ئەو کەسانشی کە وەک پێشتر بە ناومان بردن بە عەقڵ بچووک ئەوانش هیچ زۆری لەسەر ئارگومنتەکەن ئەڵێ کاکە وایان کردووە لەبەر ئیسلامۆفۆبیا بە ناوێنین هیچ بڵێ تێگە ئەگەر تۆ سنگ فراوان بی تۆ ڕێگە بی ئیسلامێکی مۆدستی کراوە پێشکەش بکەی ئەو کاتە ئەوش ئەو ئارگومنتی نامێنێت لە فەرمو قسەی خۆ بکە لەسەری قەیچێکە با متەفق نەبی لەگەڵ فەرموو زۆر سپاس دەکەم دکتۆر عەلی محەممەد زەڵمی مامۆستا لێکۆڵەر لە زانکۆی بریسۆڵ دکتۆر ماجید خەلیل مامۆستا لە زانکۆی سلێمانی کە بۆ ئەم بەرنامەی لەگەڵ مابوون بۆ شرۆڤەکردنی ئەم پرسا زۆر سپاسان دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سپاسانەکەین کە تام کاتە لەگەڵمان نبوون ئەمە کۆتایی بەرنامەکەمانە سپاس بۆ میوانە بەڕێزەکانم سپاس بۆ مۆبیلیاتی پاترا کە ئەم شوێنە جوانیان پێدان بۆ این بەرنامەی تا بکەین وەرەوا سپاس بۆ هاوڕەکانیشم لە پشتی کامێرا کە زەحمەتێکی زۆران کێشا بۆ بەرهەمێنانی ئەم بەرنامەیە تا بەرنامێکی دیکە و تا بێگەشتێکی دیکە بەخواتان سپێرم ئومێدم وایە هەمووتان لەش ساغ و تەندروست و دڵخۆشمە دووبارە سپاس بۆ